بەناوی خوای گەورە و میرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێوەم کاتتان باش ئاسوودە و کامران و بەختەوەر بن لەگەڵ هاوکارم هۆنیا لە پرۆگرامی کلێکیان ڕۆژ لەگەڵتان هاتین بۆ کۆمەڵێک ورگە و بابەتی جیاوازمە دەکەین تا کۆتایی لەگەڵمان بێنەوە هەروەها بابەتەکانی ئەوڕۆژمان بێنەمایی سوود و زانیاری گەیاندن بێوەی عەزیز. سڵای خۆتان لەبێ بینەران هیوادارین کە تەندروست باش بن ئەمڕۆ هەم ڕۆژێکتان باش بێت سڵاتی خۆی گەورەکە ئەمڕۆ لەگەڵتانین ئەمڕۆژ کۆمەڵە ورگە و بابەتی پەیامی ڕۆژتان پێشکەش دەگەین هیوادارین بەدڵ ئێوەی عەزیز بێ و بتوانن سوود لە تەورەکان و بابەتەکانی ئەمڕۆمان بینن. بگومان ئەمڕۆژ کۆمەڵە ورگە و بابەتمان بۆ ئامادە کردوون جیاواز لە ڕۆژەکانی تر کە تەوەرێکمان هەیە ئەمڕۆ باس لەوە دەکەین تاچە هۆکاری سنووردارکردنی ئازادی مامۆستایانی زانکۆ لە بوارە زانستیەکاندا بۆچی دەگەڕێتەوە بۆچی مامۆستایان ناتوانن لەو پێشکەوتنە زانستیانی کە لە جیهاندا هەیە بتوانن ئەو پێشکەوتنانە بکەن و توێژینەوەی جیاواز ئەنجام بدەنەوە بواری زانستیان بۆ فراهەم بکرێت و بتوان لە بوارە زانستیەکانە بەرەو پێش بچن و تا چلێک لایەنە حکومەکان ناوەندەکانی زانکۆ هاوکاریانن بە ئەوەی دەستکراوە بن لەو بوارە زانستانێک کە دەیانەوێت تێدا پێش بکەون توێژینەوە ئەنجام بدەن و بتوانن گۆڕانکاریەک وە بەرەو پێشچوونێک لەو زانستانەیە بکەن کە لە ناوەندەکانی زانکۆدا دەخوێنرێ چکە دەزانین ناوەندی زانکۆ ناوەندێکە بۆ پێشکەوتن بۆ فێربوون بۆ پەرەسەندنی توانە زانستیەکان بەڵام بەداخەوە ئەمە تا ڕادێک لە کوردستان سنووردار کراوە. ئەمڕۆ باس لەمە دەکەین کا چۆن کار بکرێت لەسەر لابردنی ئەم سنوورانە و ئەو سنوورانە چین کە بۆ مامۆستایاندانرا و کۆتوبەندی کردوون لە پێر و پێشچوونی زانستی. بەڵایزان لە بەشی دووهەمی پرۆگرامەکەشماندا بە تایبەت لە هەرێمی کوردستان بابەتێکی زۆر گرنگی ئەویش بابەتی بەڕێوەبردنە یاخۆت کەسی بەڕێوەبەر هەمیشە لێرە لەوێ کەسان گرفتیان لەگەڵ ئەو کەسانە هەیە کە وەکو بەڕێوەبەردانراون لە تەواوی ئۆرگان و سێکتەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە باز لەوە دەکرێت کەسی شاو لە شوێنی شیاونێ بابزانی تایبەتمەندی و سیفاتەکانی بەڕێوەبەرکیە و چین چۆن بەڕێوەبەرێکی سەرکەوتوو جیابکەینەوە یاخود چۆن ئەو کەسانی بەڕێوەبەرن بتوانن ببنە بەڕێوەبەرێکی سەرکەوتوو. وا پێم نێرامە ئەمڕۆ لەگەڵمانە بن و زانیاریەکانی ناوچە جیاوازەکانمان بۆ گوازنەوە شان بەشانی تەوەرەکانمان ئێستاش بینەری پلەکانی گەرما دەبین لە شار و شارۆچکەکان. دووبارە سڵاوتان لێ بەعزیزان لە بەشی یەکەمی پرۆگرامەکەماندا باس لە ناوەندەکە یەکێک لە ناوەندە گرنگەکانی زانستەکەینەوی زانکۆکانە بە شێوازێکی گشتی کۆمەڵێک شاید گرفت لێرە لەوێ هەبێ بە دیاریکرایی دەمانەوێت بزانین ڕەوشی ئەکادیمی لە زانکۆکانی هەرێمی کوردستان لە چ قۆناغێکایە و هەروەها دەرفەت و دەستکراوی مامۆستایانی زانکۆر بە میوانداری زۆر بەڕێز یاریدەری پرۆفیسۆر دکتۆر بەهادین ئەحمەد. کاکتۆر زۆر بەخێر بێن. کاکتۆر پێش بێشم ناو بابەتەکەەوە ماشەڵڵا
ئاخیرا یەکترمان بینی تۆ هەر گەنجە بیتەوە ئەو مۆزوعیان چییە؟ سپاسان چاودان جوان سەلامەتی هەر تەلەفۆنەکەی بۆ لامان مەژۆڵی دکتۆر خەریکی چیت؟ وڵی من ڕۆژانە سەرقاڵم بە نووسین و بە خوێندنەوە یعنی هەوین بۆ مامۆستای زانکۆش هەر بەکەڵەگنە بشوونیە بۆیان بڵێ ئێمە کەم زۆر هەر ئیشمان هەیە ئەنگەنی وەکو سەرپەرشتاری توێژینەوەی ماستەر و دکتۆرا و توێژینەوەی خۆمان و نووسین و من بۆ خۆم هەر ینی حەزەکەم کاتەکانم دابش کەم ڕۆژانە ئەخوێنمەوە هەندێک جار ئەنووسم کەم زۆر ئیلتزاماتی کۆمەڵایەتی و خێزانی شەر دکتۆر ئەگەر لەوە دەست پێ بکەین ڕەوشی ئەکادیمی یاخود بارەدۆخی زانستی زانکۆکانی هەرێمی کوردستان لە ئێستادا چۆن هەڵەسەنگێنی وەکو مامۆستایەکی زانکۆ ئەکادیمیەک هەم لە پاڵەوەشا لە دەرەوەکو پێشتری شو ئێستەش وەکو نووسەرێک لە ڕاگەیاندنیش و لە ناو زانکۆشە بەنای خۆی گەورە میهرەبان سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم بۆ ئەم بانگەشت و میوانداری و بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرە گرنگە کە بابەتی ڕۆژە و لێرەوە سەڵاو و ڕێزم هەیە بۆ سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان لە ڕاستیدا زانکۆ ناوەندێکی ئەکادیمی مەعریفیە و یەکێکە لەو ناوەندە گرنگانی کە ڕۆڵی هەیە لە پەروەردەکردنی تاک و لە پەرەپێدانی بەهرە و توانەکانی گەنجان لە دوای ئەوی کە خۆناغی ئامادەی تەواوەکەن بەڵام بەداخەوە زانکۆش ینی زانکۆکان لە هەرێمی کوردستان وەکو کۆی دام و دەستگاکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان تووشی زۆرێک لە شڵەژان و قەیران و زۆری بۆری بووە یعنی ئێستا بەپێی ئامارێکە من وەرم گرتووە ینی لەم هەرێمی کوردستانە بچووکە کە لە چەند شار و شارۆچکەیەک پێکدە 27 زانکۆمان هەیە لەم 27 زانکۆیە 14 زانکۆیان حکومین 13 زانکۆیان ئەهلین سەر بەکەرتی تایبەت ئەنی ئەگەر بێ دابەشی کەی هەر قەزا و ناحەیەک زانکۆیەکی بەرەکەوێت لە ڕاستیە ئێمە وەکو تاکی کورد ینی زیاتر بە دوای چەندایەتیەوەین نەک بە دوای چۆنایەتی ئەنی زانکۆکان خۆزگە بیستەکان لا بەردای حوتەکەی بمایە بەڵام لە ئاستێکی پێویستا بواە ئەنی ناوەندێکی ئەکادیمی مەعریفی بواە ئێمە ئەوەمان بیر نەچێ ئەنی کۆڵەکەەکانی پەروەردەکردنی کۆمەڵگە چوار شتە یەکەم خێزان کە بەرسارەتەکە کەوتە سەر دایک و باوک دووەم خوێندنگە کە ماڵی دووەمە خوێندنگەش هەر لە خۆناغی باخچەی ساوایان و دەست پێەکە هەتاوەکو زانکۆ هەتاوەکو سەرروتر کە خوێندنی باڵایە لەگەڵ ئەوەیە مزگەوت لەگەڵ میدیای مزگەوت و میدیا ئەبێت تەواوکەری یەکتر بن منبەری مزگەوتەکان لەگەڵ مایشی میدیاکان ئەبێت هەماهەنگ بن لەگەڵ ئەوەشە زانکۆش ئەبێت لە ئاستی پێداویستی بازار و پێداویستی تاکەکان ئەبێت کە تاک بتوانێت کەسێتی خۆی تیا بدۆزێتەوە پەرە بە بەهرە و خولیا و توانەکانی خۆی بدا بەڵام هەستەکەی یعنی ئەمڕۆ زانکۆکانیش وەکو کۆی ناوەندەکانی تر زۆر و بۆرن وەکو چۆن میدیاکان زۆر و مزگەوتەکان زۆر و بۆرن بۆچی زۆر و بۆر کران بۆچی یعنی ئەمە باش بوو خۆ لە کۆتاییاگە چەند زانکۆیەکی زۆرمان هەبێ بۆ خراپە کێشەکە لە زۆریەکەیەتی یان لە تواناکەیانە بەڵێ ڕاستە ئێستا ئەنی هەرێمی کوردستان ژماری دانیشتوان بەردەوام لە زیادبوونایە ینی شارەکان لە فراوانبوونایە بەڵام بەڕاستی ئەوەش ئەبینێ زۆرێک لە چاولێکەری زۆرێک لە خاتر و خۆتر و زۆرێک لە ئەوەی کە با لە فلان خەزا مەسەرن فلان زانکۆ بکرێتەوە لە بەرامبەرشە لە خەزایەکی تر ئەکرێتەوە ینی من پێم وایە ئەمە پێویست نییە ینی ئەکرا ینی بەشەکان فراوانتر بکرێت یاخود پەرە بە پرۆگرامی خوێندن و کوالیتی خوێندن بدرێتەوە خۆشتەوە بزەم هەر لە زانکۆ وانە بێژیت و وەکو کورد دەڵێ سەد حاکیم بەخە دەردەدارێ نازانێ من بۆ خۆم 15 ساڵ خزمەتی زانکۆیم هەیە پێش ئەوەش هەر وەکووانە بێژ حازەرە وتۆتەوە لە هەندێک شوێنە ئەنی هەستەکەی ساڵ لە دوای ساڵ ینی ئاستی خوێندن دائەبەزی ینی لە وڵاتە پێشکەوتەکان زانکۆکان ناوەندێکن بۆ بەرهەمهێنانی مەعریفی بۆ پەروەردەکردنی تاک بۆ ئەوەی بتوانێت هەلی کاری دەستکەوێەوە لە بارێکی پسپۆڕیە بڕوانەمە بێنێ بەڵام لە لای ئێمە تەنیا بڕوانامەکەی ینی خوێندکار وای لە هاتوو تەنیا بۆ بڕوانامەکەی هاتووە یاخود ئێمە کە مامۆستای تەنیا محازەرە بڵینەوە هیچ و هەندێک توێژینەوە ئەنجام بدرێت بۆ پلە بەرزکردنەوە
لە ڕاستیە لە وڵاتانی تر هەتا وڵاتانی دەوروبەریش ینی بە هەر باسی وڵاتە ئەوروپیەکان نەکەین ینی زانکۆکان وەکو لای خۆمان نین ینی ئاستی کوالیتی خوێندنیان بەرزە و مامۆستاکان خەڵکانێکی ئەکادیمی و شارەزا و پسپۆڕن باش پەروەردە کراون و لە ئاستی پێویستان ئەنی مامۆستای زانکۆش ئەبێ بخوێنێتەوە بە دوای زانیاریە بکات سێرش بکات بە دوای زانیاریە بگەڕێ هەوڵ بدا ینی کتێب و سەرچاوی نوێ بەکاربهێنێت نەک تەنیا محازەرەکانی کۆمەڵێک کاغەز و کۆمەڵێک مەلزەمە بێت کە هەر ساڵانە بیدا بە خوێندکار و ئەبدەیتی نکاتەوە ڕفرێشی نکاتەوە یان ئەمانە مامۆستا هەیە لەوانەیە بڵێن 5-6 کتێبی نەبێ هیچ ناخوێنێتەوە لەسەر کتێب و مەلزەمەی مامۆستایانی تر دەرسەڵێتەوە یان وای لێ هاتۆ تۆ داوای هەر چالاکێک لە خوێندکارەکەی ئەچی کڕێت بە جوملە بە تاکو بەکو هەموو سێرەکی راپۆرتەکان توێژینەکە هەمووی کۆپی پەیستی یەکترە هەنی بە ئاشکرا لە بازار لە شوێنەکان ینی ئەبینی نووسراوە راپۆرت ئەەکەین توێژینەوە ئەەکەین باش منەوە زایمە تایپیەکە هەر بە فعلی ئامادە ئەکرد اینجا ئەمە هەر لە راپۆرت و چالاکێکی ڕۆژانەوە توێژینەوەیەکی دیبلۆمیا بەکارێستاوەکو ماستەر و دکتۆرا ئەڕات جا ئەمڕۆ دنیای ئۆنلاین وای کردووە یعنی بەهای نەهێشتوێتەوە بۆ هیچ توێژەر و نووسەرێک ینی تۆ ئاکەی لە پڕێکە سیرەکی ئەمە کتێبەکانی خۆت توێژینەکانی خۆتە بۆتە هێن بە ناوی خۆشتی لەسەر نییە خەڵکی کە خۆی کردو بەخاوەنی کە ئەمە ئەبێ حکوومەتی هەرێم ینی وەزارەت پەیوەندیدارەکان پرۆژه یاسای هەبێ و بە یاسا ئەم شتانە قەدەغە بکە چکە تۆ ناتوانانی وەکۆڵی لا عقوبە ولا جەریمە ئیلا بالنەس هیچ شتێک بە تاوان دانانرێوە سزای نییە مەگەر بە یاسا نەبێت جگە لەوە ینی ئەم خوێندکارە بەشی وا هەیە 15-20 ساڵە کراوەتەوە هەتاوەکو ئێستا عنوانی وەزیفی نییە خوێندکارەکە پرسیار لە ئێمە کاڵی مامۆستا من ئایندەی ئەبم بە چی لەوانەیە من بەشەکەم ڕاگەاندن بێ میدیا بێ ناوی خۆی بەخۆی ئەڵێم میدیا بەبیتە میدیاکار بەڵام بەشی تر هەیە ینی لە میدیاکاریش خۆ هەموو کەسێک مەرجە ببێ بە میدیاکار ینی لای ئێمە بەداخەوە ئەوەی کە ئیتر ماستەر و دکتۆرای هێنا ئۆتۆماتیکیان بەرەو زانکۆکان ئەڕۆ بەڵام لە وڵاتانی پێشکەوتووە وان نییە ئەکرێ لە سنتەرێکی توێژینەوە ئەکرێ کار بکە خزمەت بکە توێژینەوە ئەنجام بدا ئەکرێت ینی بێتە کەسێکی پسپۆر و شارەزا ڕاوێژی پێ بکرێ لەو بارەیە کار بکە بەڵام مەرج نییە ببێتە مامۆستا وانە بێژ لە زانکۆکان یان ئێستا حکوومەتی هەرێمیش ینی بڕیارەکانی ناواقعیە ئێمە لە پاڵ ئەوەی کە سەرەتاترین مافمان کە موچەکانمانە ینی پێش قەیرانیەکەم وەزارەت 15-16 مانگ موچەکانی نەدەینە ئێستا لەوانەیە خەڵکێک بڵێ ئەمە مامۆستای زانکۆ هەر باسی موچەکە بەڵام لە ڕاستیە تۆ لە بەرامبەر ئەرکێکە کە سەرەتاترین مافت پێدانی موچەکەتە لە کاتی خۆیە ئێمە لەگەڵ ئەوە شەستەمی ئەوەمان لێکراوە ینی ئاخر وەزارەت موچەمان ئەدرێتەوە دەسی وەکو شەڕک گەڕک و شەڕەکۆڵانی لێ هاتووە ینی ڕۆژی وایە ئەم زانکۆیە موچەوەرەگە ڕۆژێکی ترە و کۆلێژی تر وەرێگرێ و لە پڕێکاڵێن پارە نەمەوە یعنی ئەمە چۆن ئەوە بێت لەم دنیای ئەلکترۆنی تەکنەلۆژیا ئەبێت ئەنی تۆ حسابی بانقیت هەبێت پێویست ناکە مامۆستا سەرە بگرێ و بە جوێنی بە فەردە پاری بۆ بهێنرێت دابش بکرێت وەکو باە ئەنی ئەمە باوی نەماوە ئەمە جۆرەکە لەگەڵتە جاڕیوە وای لە تو ئەنی تۆ ینی موچەکەی خۆشت نادێت جگە لەوە پلە بەرزکردنەوە ینی کە ینی تەرفیع باش بۆ تەرفیع بۆ سەربازی هەبێت بۆ یەکەم وەزارەت پێشمەرگە من ڕێزم هەیە بۆیان وەری بگرن ینی هێزە ئەمنیەکان ئەوانە من هەمووی پلە بەرزکردنەوەیان هەبێت تەنانەت نەکەرەوە ئەنی هەرسێ سەرۆکایەتێکە سەرۆکاتی پەرلەمان و ئەنجومەنی وەزارە سەرۆکاتی هەرم هەنی بەنهێنی ناڵم بێ نایەسی بەڵام بەنهێنی پلە بەرزکردنەوەیان بۆ فەرمانبەرەکانی خۆیان کردوتەوە و 1-2 ساڵە هی ئێمەیان ڕاگرتەوە چۆنە بێت ئەنی تۆ 8 ساڵ 10 ساڵە پلە بەرزکردنەوەیان ڕاگرتەوە کە ئەمانە هەستەکەی ینی بێبایەخی هەیە بۆ زانکۆکان ینی ئەهەمیەتدان و گرنگی پێدان نیە بۆ مامۆستاکانی زانکۆ کاک دکتۆر ناهەمواری ڕۆژی خوێندنی باڵا لە کوردستاندا ئایا بۆ کێگەڕێتەوە تەنها لایەنە بەرپرسەکانن یاخۆت مامۆستا قوتابی ئەمان هەمی پشکێکیان بەرەکەوێت لەم ناهەمواری کێسەیە لە خوێندنی باڵا بینێن بەنمونە ئێستا مامۆستاک دەیە بێتەوانە بێژ ئەگەر لە کردێکی ئەهلی شابێ ئەوە لایەنە حکومەکان کە ئەبینین هەر لە ڕووکەشی بینای زانکۆکانمانەوە ببینی بەداخەوە تا ڕادێک لە ڕەنگە سنتەری شارەکان تا ڕادێک ڕەنگە ناوەندە ئەهلیەکان ینی جیاوازێکی زۆرە بینی هەر لە بیناسازی و هەر لە تاقیگە و جیاواز لە حکومەکان ینی ئەمە بەڕووکاری دیارە جاچی بگا بە لایەنە زانستیەکەی کە ئیتر دواتر چی
خوێندکارێک بەرهەم ئەهێنێ ئەم زانکۆیە من ئەتوانم هیچ پێشکەوتنێکی زانستی لەم زانکۆیە بەرهەم بێنم خوێندکارێکی سەرکەوتو پێ بگەێنم لە بوار زانستیەکانە بڵێ خۆی پرۆسی خوێندن لە زانکۆکان چەند بەشێک ئەگرێتەوە یەکەم مامۆستا دووەم خوێندکار سێم پرۆگرامی خوێندن چوارەمیش پێداویستەکانی خوێندن کە هۆڵ و ئامرازەکانی فێنکردنەوە گەرمکردنەوە و ئامرازەکانی فێرکردن مەسائلی تەعلیمی ترداتا شۆ بێ وایت بۆردی هەر شتێک بێت کە تۆ بەکاری هێنی بۆ شتی تەوزیحی و ڕوونکردنەوە و تێگەیاندن و پێگەاندنی خوێندکارەکان ئەنی لەلای ئێمە زۆر جار هەبووە مامۆسای ناپسپۆر مادەیەکی وتۆتەوە یاخود باسی بینات کردی ئەنی کە لەسەر پێداویستی این زانکۆ هەیە زانکۆیەکی بەناوبانگە من ناوینانم بەڵام سەیرێکی خبینا و پێداویستی کەلوپەلەکەی هەری ساڵی هەشتاکانە ینی شوێنی وا هەیە زانکۆی تازە کراوەتەوە سێرەی بینایەکی زەخم بەڵام مامۆستا و ستافیان نییە لە شوێنە ئەڵێ ئاو هەیە ئەرزێ لە شوێنە ئەرزێ ئاونی ئەمە بێپلانی ئەگەێنێ یاخود لە شوێنی وا هەیە قەرەباڵغ 40-50 خوێندکار لە هۆڵێکە شوێنی واش هەیە چەندین هۆڵیان یعنی چەندین هۆڵ و دکتۆرەگە زەورە با ناوڕێ وەرگین جوای بێتەوە ماڵەوە نەبێت تووشی قڵاوی نۆڵە ئەلەرمە نازەم شێخڕاتەسە یعنی ئەستەکەی لە شوێنی وا هەیە قەرەباڵغی و تەزەخمێکی زۆر هەیە مامۆستایەکی زۆر خوێندکاری کە من ئەنی بۆیان باس کردو فلان بەش فلان کۆلێژ مامۆستاکانی تقریبان ئەوەنەی خوێندکارەکانن ئەگەر شتێک کەمتریش بن خاتریان ئەگرین ئەنەمە چۆن ئەبێ ئەم بەشانە کەیچێکە لە کۆنتترین کۆلێژەکانی ئەو زانکۆیە ئەنی ئەبێت زۆر زانکۆی تریشەکاری گرفتیان لەگەڵ نەبوونی میلاک و بەڵە پێداویستی ئەبێ زانکۆکانی شەماهنگ بن لەگەڵ پێداویستی بازار و هەلی کار حکوومەت هەلی کار بدۆزێتەوە بە خوێندکارەکان جا ئەوەی کە وتمان ئەنی خوێندکار و مامۆستا تووشی هین بۆ لایەنی تر ئەوەیە کە خوێندکار یەکەمەکان دانامەزرێن ئێسەوە تازە بە تازە کراوتە کە ئەمە ڕۆحی ینی چێبڕچەی زانستی ئەوانە ئەمرێنێت تۆ گەر مارەسۆنێکیش بکەی لە ساحەیەکە ئەگەر خەڵات و دیاری دابش نەکرێ خەڵک بۆ خۆی ماندووکە لەو لاوەتەوە ئەم هەموو خوێندکارە ئەم هەموو بەش و کۆلێژە کراوەتەوە بە بێپلان خۆ تۆ بێ بیرکەیتەوە ئەمە لە ئایندە ئەبن بەچی ئەمانە ژێرخانێکی زانستی و ئەکادیمی یانێ بێ سوود لە توانەکانیان وەرگری نیزانکۆ تەنیا بۆتە ئەوەی کە تەنیا بڕوانامە بدا بە خوێندکار و هیچی تر ئەگەر قسەکانیش پێ نەبڕم بەس ئێستا ئەبینین زۆرێک لە بەشەکانەوە داخرێ بۆ نمونە بەشێکی وەکو ماتماتیک و فیزیا ئەوانە هێستێکی خواستی زۆر کەم بۆتەوە ئەوەی کێسە هەوڵ ئەدرێ قوتابی بچێتە ناوی زیاتر بەشە پزیشکیەکانن زیاتر بەشە پەرستاری و ئەتر ئەوانەی کە پەیوەندی بە کردی تەندروستیەوە هەیە بۆچی گرنگی نادرێ بە لایەنەکانی تر خۆ ئەمانەش هەر لایەنێکی زانستی گرنگن لە هەموو وڵاتانی جیهانە گرنگی بەم بابەتە زانستیانی تر ئەدرێ بۆ کارچی کۆمەڵێک بەش ئەوە گرنگی پێدراوە هەم لە لایەنی مامۆستاوە هەم لە لایەنی حکومیەوە هەم لە لایەن ئەهلیەکانیشەوە ئەم بەشانە ئەوە هەیە کە لە خەریکە بەشەکانی تر کاڵبوونەوەیکی هەیە یاخود خوێندکار وەرناگرێ یاخودەوە تا ئەبینین خەریکە داخرێت بەڵێ نەکتەنیا ئەو بەشانی کە جەنابەت باسکرانی زۆر بەشی تر و کۆلێژی تر هەیە خۆی وەکوتم زۆری بۆریەک هەیە ئەنی لەوەیە بەشی دووبارە کۆلێژی دووبارە لە هەمان خەزا لە هەمان ناحێ لە هەمان زانکۆ بە ناوی جیا بەڵام ئەکرێ پسپۆڕی ورتر ینی منهەجەکان ینی ئەبدەیت کرێتەوە سوود لە ئەزمموی وڵاتانی پێشکەوت و زانکۆکان وەربگیرێت ینی زۆر جار وەفدی زانکۆکان وەفدی وەزارەت ئەبینی ئەچن بۆ کۆنفرانسەکان ئەچن سەردانی زانکۆکانەکەن بەڵام زیاتر ئەمانشتی تەشریفاتی و تەرفیهی ینی ئەکری ئەوان هەماهەنگینیان هەبێت و وزەکەری تەفاهم یادداشتی لێ تێگەشتن و هەماهەنگیان هەبێت ئاڵوگۆڕی مامۆساکان و کردنەوەی خول ینی مامۆسا ئاشنا بکرێت بە پرۆگرامی نوێ بە شێوازی وانەوتنەوەی نوێ و ئەکرێ بەشی نوێ بکرێتەوە ینی ئاسایە بەشێک داخرێ بەڵام لە بەرامبەرە بەشی تر و پسپۆڕی تر بکرێتەوە وان لەلای ئێمە ینی هەر خوێندکارێک خۆناغی 12 تاوەکە ئەکسەر ئەتەوێ ببی بەچی ئەمە ببن بە پزیشک ئەمە ببن بە ئەندەمەرج نیە هەموو کەسێک ببێ بە پزیشک و ئەندازیار و یا مامۆسای زانکۆ ینی هەموو پسپۆڕێک لە شوێنی خۆی گرنگە ئەگەر تۆ حکوومەت بی دەوڵەت بی لە پاشایەکە بۆ گەدایەکە پێویستە هەموو پسپۆڕەکان گرنگن هەند دەوڵاتە ئەوروپیەکان وڵاتی پیشەسازین خوێندنی پیشەی زۆر زۆر گرنگە بەڵام لەلای ئێمە ینی گرنگی نەدراوە بە خوێندنی پیشەی کە خەڵکی کەمترە چێ بۆ بەشە پیشەیەکان یاخود ئەو هیچ کارگە و هیچ شوێنێکی پیشەسازیمان نییە کە ئەم گەنجە بتوانێت بژێوی خۆی دابین کەوە خۆی تا بدۆزێتەوە زانستی بەکاربێنێ
بەڵێ کاکتۆر لە جیهاندا دەوڵەتان دامەزراوە زانستیەکان کە دەیانەوێت کارێک بکەن لە شوێنێک جا لە پرۆژەیەکی کشتتوکاڵیەوە بۆ بیناسازیێک یار بابەتێکی تر ڕاستەخۆ پشت بەو توێژینەوەانە بەستن لە ناوەندە زانستی و کادیمیەکان بە تایبەت زانکۆکان دەربارەی ئەو شوێنە کراون بۆ نمونە خاکی شوێنێکە یاخود کەش و هەوای شوێنەکە. دەرفەتی مامۆستایانی زانکۆ لە ڕووی زانستی و بۆ ئەنجامدانی توێژینەوەی زانستی تا چەندێک دەستکراون لە هەڵبژاردننی ناونیشانی توێژینەوەکە لە چۆنیەتی ئەنجامدانی و بگرە هەتاوەکو کاتی بڵاوکردنەوەش لێرە مامۆستانی زانکۆچی گرفتێکیان هەیە بۆچی ئێمە توێژینەوەی زۆرەکرێ بەڵام یان ناکرێ ناتوانانی سوودیش لە نەتیجەی توێژینەوەکان وەربگرێت. خۆی فەلسفەی ئەنجامدانی توێژینەوە بۆ ئەوەیە کە تۆ بتانی کێشەیە گرفتێک دیاردەیەک لە کۆمەلگە چارەسەر بکەی تایبەت بە پسپۆڕێتی زانستی. هەنی کاتێک مەسەر نەخۆشی کۆرۆنا بڵاو بووی ئەنی هەموو وڵاتان سنتەرەکانی توێژینەوەی زانستی لە زانکۆن ئەنی هەوڵاندا ڤاکسین و این دروست بکەن ینی بەڵام لەلای ئێمە وان نییە ئەنی حکوومەتی هەرێم خۆی دەستکراوە نییە ینی و هەماهەنگی نییە لەگەڵ زانکۆکان و سنتەرەکانی توێژینەوەی زانستی یاخود زانکۆکان سنتەرەکانی توێژینەوەی زانستی هەر ناوە و ناوەڕۆکی نییە و لە ئاسی پێداویستیان نییە. طبعاً ئەنجامدانی توێژینەوەی زانستی یەکێکە لە ئەرکەکانی مامۆستای زانکۆ و ئەکادیمیەکان. بەڵام مەرج نییە مامۆستایەکی زانکۆ توێژەرێکی باش بێ یا بە پێچەوانەوە ئەکرێ ئەم مامۆستایە لە توێژینەوەی سەرکەوتوو بێت بەڵام لەوانەوتنەوەی سەرکەوتوو نەبێت یاخود بە پێچەوانەوە و مەرج نییە ئەوەی کە ئەکادیمی بێت توێژەر بێت یاخود ببێتە مامۆستای زانکۆ ئەکرێت لە یەکێک لەو بارانەیە خزمەت بکات. ینی تەنانەت لە کاتی جەلسەکانی گفتوگۆی زانستیە ینی گرنگە و مەرجە ینی بەڕاستی تۆ توێژینەوە ئەەکەی لە بوارێکە پێویستە نەنەری لایەنە پەیوەندیدارەکان ئەو وەزارەتانە ئامادە بن بۆی بتوانن سوود لە ڕاستسپاردە پێشنیازەکان وەربگرن یاخود نوسخەی ئەو توێژینەوانە بە ئەلکترۆنی بێت بە ئۆنلاین بێ بە کاغەزی بێ بنێڕێت بۆ لایەنە پەیوەندیدارەکان جا توێژینەوە ئێمە توێژینەوەمان هەیە هەر لە ئاستی خوارەوە دبلۆم بە کالێرێسی خوێندکاران کە سەرپەرشتێکی وە تاوەکو توێژینەوەی ماستەر و دکتۆرا و خوێندنی باڵا ئەو توێژینەوانی کە خۆمان ئەنجامی دین بۆ پلە بەرزکردنەوەی زانستی بەڵام لە ڕاستیە مامۆستا ئەبێت بەنتوجی هەبێت بەرهەمی زانستی هەبێت بەرهەمەکانی بریتە لە محازەرەکانی کتێبەکانی و توێژینەوەکانی. لەلای ئێمە کۆنفرانس ئەکرێ کۆنفرانسی زانستی بەڵام ئەمە شتێکی گرنگە بەڵام گرنگتر لە کۆنفرانسەکە دەرەنجامی کۆنفرانسەکانی لەوەش گرنگتر کارکردنە بەو دەرەنجامانە. ئەنی زۆر جار تو کۆنفرانسی زانستیەکەی بەڵام سیرەکەی وەکو پێویست دامە دەستگاکان حکوومەت پەرلەمانی ئەنی گرنگی و بایەخی پێ نادات یاخود لەلای ئێمە ئەنی زۆربەی زانکۆکان سەنتەری توێژینەوەی زانستیان هەیە بەڵام بیتە لایەنی واقعی فعلی کوا بەرهەمیان چی بووە چ داهێنانێکیان کردووە چ توێژینەوەیکی زانستیان کردو لە چ بوارێکە و کوا هەماهەنگی کوا فرۆشتنی بەرهەمەکانی ناکارکردن بە دەرەنجامی ئەو توێژینەوە زانستیانە. کاک دکتۆر کاتمان زۆر نەماوە دەمێ لەو دەرفەتەی ماومانە بەلایانی باش و خراپە هەموو شتێک لایانی باشیش و خراپیژێ لە زۆربەی سێکتەرەکانی حکوومەت هێرەمی کوردستان دەستێوەردانی بنەماڵەیی بێ حیزبی بێ ناسیاوی بێ لێرە و لێوێ ئەم شتانە هەر هەیە بەڵام لە ئەم دەستێوەردانانە بۆ کاروباری زانستی چەندێک تەئسیر لەسەر دابەزینی ئاسی زانستی دەکات لە ناوەندە ئەکادیمیەکان بە تایبەت زانکۆ بیان ئەمەشمان هەیە ئەکرێ بڵێن ئەرە بەڕاستی دەستێوەردان هەیە. بەڵێ بە دڵنیایەوە کوتم زانکۆش وەکو کۆی دامەدەستگاکانی تری حکوومەتی هەرێم دەستێوەردان هەیە و کۆمپانیا حیزبیەکان و دەسەڵاتداران دەستیان هەیە لە زانکۆ حکوومیەکان لە زانکۆ ئەهلیەکان هەتا ئەنی وەزیری خوێندنی باڵا هاتە دەنگ لەوەی کە ئەنجومەنی زانکۆ ستافی زانکۆ با لە زانکۆ ئەهلیەکان لە پەیمانگە ئەهلیەکان دەرس نەڵێنەوە و کار ئاسانی و چاوپۆشی نەکرێ ئەنی لە چۆن لە بە درێژای 30 ساڵی دەسەڵاتگوری نەمان بینی وەزیرێک بەرپرسێکی باڵا لەسەر گەندەڵی یاخود لەسەر ساختەکاری دادگای کرێ یا سزا بدرێ بەڵام نەشمان بینی ینی لەمە ئەم 30 ساڵەیە توێژینەوەیەک ڕەت بکرێتەوە ئەنی هەمووی پلەی باڵا و بە ڕۆتینات و خاتر و خۆتر و ئێستا وای لێ هاتوو داوەت و داوەتکاری کە ئێستا من دەستخۆشی لە وەزیری خوێندنی باڵاگەم لێرەوەکە ئەو شیرینی و شەکرا و داوەت و گفت و لفتانی لابرد لە کاتی ئەنی ئەبینی تەبادل منفعەکری ئەم زانکۆیە لەگەڵ ئەو زانکۆی ئەم کۆلێژە لەگەڵ ئەو کۆلێژە هاوشێوەکەی خۆی بەشەکەی خۆی ڕێککەوتووە هەر هەمان دەمچاون ئەوان ئەمان بانکن ئەوان ئەمە وەکو داوەتێکی زانستی لاتوە یان هەر دەمچاوەکان دووبارە ئەبنەوە ئەبینی زۆر جار بڵاوێکەنەوە
من ڕێزم هەیە بۆ هەموو مامۆستای نزان کە بەڵام ئەکرێت ینی خەڵکان بە پێی پسپۆڕی بە پێی شارەزای خاتر خۆتر نەبیانی لە وڵاتە پێشکەوتەکان تا لە بێک 6 بێنی لە توێژینەوەی ترەوە ئەو پەڕی دەستکەوتە بە نایاب لە قەڵەمەدرێت لە لای ئێمە یعنی ئەو هەموو هەڵەیە هەیە ئەو هەموو کەم و کوڕی هەیە یاخود یعنی ئەکرێت ینی دیاردەی چۆن دزینی ئەدەبی هەیە بەرهەمی ئەدەبێت دزینی زانستیشە بێ ینی ئەبێت فلتەرات هەبێ ئەبێت لە پێچینەوە بکرێت بە دوواداچوون بکرێت یعنی ئێمە بینیمان لە لوبنان بە هەزارەها بڕوانامەی ساختە ماستەر و دکتۆرا درا بە خەڵکی و زۆر جار بەڵێ دەستێوەدانی حیزبی هەبووە و ئەو خوێندکارە ئەگەر لە حیزبێکی سیاسی بێ یاخود کادیرێک بێ ینی چاوپۆشی لێ ئەکرێت یاخود هەندێک جار ڕێگە نادرێت خەڵکێکی غەیری خۆیان بەشدار بێ لە لیژنەکەیان و گفتوگۆیەکی زانستی بکەوە بە فعلی نمرەی باش بدا یان نمرەی حەقی خۆی بدات. زۆر ڕاست. زۆر سپاس بۆ دکتۆر بەهادی نەحمەد پرۆفسەری یاریدەدەر سپاس دکتۆر بۆ کاتی بێمە بەخشی هیوادارین دۆخی خوێندنی باڵا بەرەو باشتر بچێت و بتوانرێ ناوەندە زانستیەکان زیاتر پەرەی پێ بدرێت. سپاس دەکەین دکتۆر گیان دەستکانە خۆش. ئەزیزان کۆمەڵێک ڤیدیۆ و بابەتی ترمان ئامادەیە یەکێکیش لەو ڤیدیۆی ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون وشکردەوەی تەماتە ئەمەرزە زۆر باشە بۆ وشکردنەوە هەم لە بەرەوەی گەرمە و هەمیش تەماتە پێگەیشتووە هاوڵاتیان ئەم تەماتەی وشکەکەنەوە بەکاری ئەهێنن لە دیاربەکر ڤیدیۆکمان هەیە سەبارەت بەوە بابەکە و بینەری و ڤیدیۆ ببینن. Allah ki çay da içmez tamam. خۆشەویستان لەگەڵتان بەردەوامین تەوەری دووەممان تایبەتە بە بابەتێک ئەویش باز لەوە دەکەین کە چۆن بتوانین ببیتە بەڕێوەبەرێکی سەرکەوتو ئایا تایبەتمەندی بەڕێوەبەری سەرکەوتو چۆنە پێویستە لە هەموو ناوەندێک و تەنانەت بۆنمە هەر لە ماڵێکەوە بگرین تاوەکو ناوەندێک و تاوەکو دامەزراوەیەک پێویستە تۆ جۆرێک لە بەڕێوەبەرت هەبێ بەڕێوەبردنێک هەبێ بۆیە گرنگە ئەم بابەتە بزانین کە سیفەتی کەسی بەڕێوەبەر چۆنە چۆن بتوانێت سەرکەوتو بێ لە بوارەکە چونکە بەڕێوەبەرمان زۆر
زۆرە بەڵام هەمویان سەرکەوتوو نین و هەمویان نەیانتوانیوە جێدەستیان دیار بێت و کارێکی باش بکەن بۆیە ئەمڕۆ لەگەڵ شارەزایەکی بواری بەڕێوەبردنە باس لەوە دەکەین کە کەسی بەڕێوەبەری سەرکەوتوو چۆنە و پێویستە چی بکات و چۆن بتوانێت کاریگەری هەبێ ئەویش بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ڕێباز هەماوەندی لە چەمچەماڵە لەگەڵمانە و شارەزایە لە بەڕێوەبردن سڵاوی خوا لێبێ و ئەم کاتت باش سپاس بۆ ئامادەبوونە لەگەڵمان با بزانین بەڕێوەبەری سەرکەوتوو کێیە؟ سەرەتا بە ناوی خۆی گەورە پێشەکی زۆر سوپاسی کەناڵی ئاسمانی پەیامەکەم بۆم دەرفەتە و سوپاس و پێزانینیشم هەیە بۆ تەواوی بینەرانی خۆشەویست زۆر سوپاس دووبارە بۆم دەرفەتە تەبعاً بەڕێوەبەر وەکو پێناسەیەکە کە پێناسەکەی بکەین بەڕێوەبەر بەو تاکە وترێ تەبعاً لە کۆمەڵێک شوێنە پێناسەی جیاوازی بۆ کراوە یەکێ لەو پێناسانە ئەوەیەکەوە تاکێکە لە کۆمەڵە خەڵک ژێر دەستایەتی بۆ ئامانجێک یاخود بە ئەو پێناسە سادەکەیتی وەکو پێناسە عیلمیەکەیشی ئەوەیە کە بەڕێوەبەر تاکێکی چالاکە لە بنڕەتدا لە کۆمەڵە سیفەت پێک دێت دەبێ هاندان و چاودێری و ڕێخستن و ئەوانەی هەبێ بەپی ئەو دەرامەتی کەوا لە بەردەستی بەڕێوەبەرایە و لە دامەزراوەکەدا هەیە. زۆر باشە مامۆستا ڕێباز کە باس لە بەڕێوەبەرمان کرد بەڕێوەبەر بەو پێناسەی بەڕێستان بەڕاستی پرۆسەی بەڕێوەبردن بۆ بەڕێوەبەرێک تەنها جێبەجێکردنی یاساکانە یاخود بەڕێوەبردن وەکو زۆربەی پیشەکانی تر دەبێت هونەری بەڕێوەبردنیش بزانی واتە بەڕێوەبەر دەبێت تەنها یاسا جێبەجێ بکە یان لە پاڵ جێبەجێکردنی یاساکانی ئەو ڕێنمایانی هەیەی دەبێت هونەری جێبەجێکردنی یاساکانیش بزانێت. طبعاً پێشووتر زانایان ڕایان جیاواز بوو ئایا بەڕێوەبەر تەنها هونەرە یاخود فەنیشە و بڵێن تێکڵاوێک هەیە ئێستا لە بینی زانایانە کە لەسەریە بەڵام لە ئێستادا هەم زانستەوە هەم هونەرە وەکو جوابی پرسیارەکەی جەنابەش بدەمەوە طبعاً لە هەموو دنیاە تۆ لە هەر جێگایەکەبی یاسا هەیە بەڵام لە مەسەلەی کارگێڕیدا تۆم هەمیشە پێویستت بە لەژێر چاودێری یاساکانە پێویست بە نیۆگەریە چونکە دنیا لە گۆڕانکاریدایە لەبەرەوە یاساکان بەشێکی سەرەکی بەشی کارگێڕەکانی و بەڕێوەبەر پێک دێنن لەگەڵۆشدا دەبێت هەمیشە داهێنان و پرۆژەی تازەت هەبێت کە لەگەڵ یاساکانە دژ نەبێت کەواتە لەگەڵ یاساکانە پێویستمان بە نیۆگەری هەیە چونکە خۆتان نەزانن دنیا ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشکەوتنە ڕوا لەبەرە پێویستمان بە نیۆگەری هەیە و پێویستمان بە پرۆژەی تازە هەیە پیرۆکەی تازە و داهێنانی تازایە. زۆر باشانی دەبین ئێستا بەڕاستی بەڕێوەبردن یەکێکە لە بوارە گرنگەکان زۆر گرنگی پێدەدرێت بە شێوازی وانە دەوترێتەوە لەبەرەوەی بەڕاستی کاریگەری هەیە لە هەر شوێنێکا بەڕێوەبەرێکی سەرکەوتوو هەبێ بێگومان ئەو شوێنەش سەرکەوتووە بێ ئەو دامەزراوەیە سەرکەوتووە بێت هەر بۆ نمونە با بڵێن بەڕێوەبەری قوتابخانەیەک ئیتر ئەگەر سەرکەوتوو بێ بێگومان قوتابخانەکەی جیاوازە بێت لە قوتابخانەکانی تر با بزانین تایبەتمەندی بەڕێوەبەری سەرکەوتوو چیە چی جیاوازیەکی هەیە لەگەڵ بەڕێوەبەرێکا کە بڵێن سەرکەوتوو نییە یاخود ناسەرکەوتووە. بەتاکید لە هەر جێگایەکدا لە هەر دامەزراوێکە طبعاً لە مەسەلەی بەڕێوەبردن لە بەڕێوەبەر لە جێگایەکە بۆ جێگایەکی تر جیاوازە چونکە بەڕێوەبەرمان هەیە بەڕێوەبەری کۆمەڵێک کارمەندە هەمانە زیاترە و هەمانە بەرەو سەرەوەڕوە طبعاً بەتاکید لە هەر جێگایەکە کۆمەڵە سیفەت هەیە بۆ ئەو کەسە کەوای کاتە بەڕێوەبەرێکی سەرکەوتوو یەکەم خاڵەوەیە کە ئەم کەسە کەسێک بێ خاوەنی سەنگین بێ کەسێک بێت قورسایی سنگینی خۆی هەبێ و هەروەها کەسێکە بزانێت لە بەڕێوەبەرایەتەکەیە یاخود لەو دامەزراوی کە ئیشی لێکە یان لەو ڕێکخراوی کە ئیشیەکە ئامانجەکەی چییە واتە بۆ ئامانجە کار بکە خاڵێکی تر ئەوەیە بڕۆی تەواوی بە دامەزراکەی خۆی هەبێ خاڵێکی تر ئەوەیە کە ئەو دەرامەتی کە لە ڕێکخراوەکە هەیە کە وشەی ڕێکخراو بەکارێنم لە کتابەکانە زیاتر وشەی ڕێکخراو بەکاردێت بۆ بەڕێوەبەر بۆیە کاڵێن ڕێکخراو مەبەستمان لە هەموو دامەزراوەکان تریشە خاڵێکی تر ئەوەیە کەوا دایمە گرنگی بە کارمەندەکانی خۆی بدا
یعنی ئیهمالیان نەکا بۆی کە گوێی لەوان بێ بۆی ئەوانش داهێنانی تازە بکەن و بیرۆکەی تازیان هەبێ بۆی بڵێن پلانی تازیان هەبێ بۆ ئەوەی کەوا بەڕێوەبەر بتوانانی ئیسفادە لە پلانەکەیان بکە خاڵێکی ترەوەی بەڕێوەبەر نابێ بە هیچ شێوەیەک تووڕە بێ یعنی بەداخەوەیشێک لەو خاڵانی کەوا هەمانە بەڕێوەبەرەکان زۆربیان تووڕابن خاڵێکی تر ئەوەیە کەوا نابێ فەرق و جیاوازی لە بینی کارمەندەکانی بکە یعنی پاداشتی کارمەندێکی بکە کە حەقی نییە و پاداشتی کارمەندێک نەکا کە حەقێتی خاڵێکی تر ئەوەیە دەبێ متمانەی تەواوی بەخۆی و بە کارمەندەکانی هەبێ خاڵێکی تر ئەوەیە کەوا کۆبوونەوە لەگەڵ کارمەندەکانی بکە خاڵێکی ترێ بەڕێوەبەر خۆی ئاستی ڕۆشنبیری خۆی زیرەک بکە بۆ ئەوەی یعنی بۆ نمونە کتێب بخوێنێتەوە بە دوای کتێبە عیلمەکان ئابگەڕێ بە دوای سەرچاوەکان ئابگەڕێ چکە لە ئیسادا دنیا بۆتە دنیای کتێب و دنیای پێشکەوتن و بەشداری سیمینارەکان بکە بۆ ئەوەی تازەترین بیرۆکە باشترین بیرۆکە بەدەست بێنێ لە ڕێکخراوەکەیدا بەکاری بێنێ خاڵێکی ترەوەیە خۆشەویستی لە نێو کارمەندەکانی دروست بکە وا نەکات یعنی کارێک بکە خۆشەویستی لە نێو کارمەندەکانی دروست نەکە خاڵێکی ترەوەیە چاودێری ڕێکخراوەکەی بکە لە هەموو بوارەکانە بۆ نمونە کە فەرمانێک دەرەکا بزانێ ئەم فەرمانەی جێبەجێ کراویان جێبەجێ نەکراوە خاڵێکی ترەوێت تیمێک پێویستە تیمێک دروست بکە لە ڕێکخراوەکەیدا یاخود لە فەرمانگەکەیدا بۆ بەرەو پێشوونی هەموو ئیشەکانی و بەداداچوون بۆ ئەو تیمە بکە کەوا ئەیکا لەبەر چی ئەم تیمە زەرورە ئەم تیمە ئەگەر تیمەکە بەکارێکی دەستە جەمعی کرا ئیشەکان ئەگەر بەیانی دووبیانی کارەکە مەسە سەری نەگەریان لە شوێن خۆیانی پێکا ئەو کاتە هەمویان بێکەوە هەڵە و کەم و کورتەکان لە ئەستۆر نەک بەتەنە بەڕێوەبەر خاڵێکی ترەوێت دەبێت بەڕێوەبەر خاوەن کەسێکی ئەخلاقی بێ نابێ کەسێک بێ خوا نەخواستە لایەنی ئەخلاقی خراپێ یاخود پلە و پۆستەکەی بۆ کاری نەئەخلاقی بەکاربێنێ خاڵێکی تر نابێ بەڕێوەبەری سەرکەوتوو پلە و پۆستەکەی بۆ کاری تایبەت بەکاربێنێ چونکە بە تایبەتی ئەگەر کەرتی گشتی بێ ئەو خۆتان ئەزانەوە شتێکی تایبەت نییە شتێکی گشتیە خاڵێکی ترەوەیە پێویستە هەمیشە بەڕێوەبەر کەمە زۆر گرنگە هەمیشە بە دوای بیرۆکە و خاڵی تازە بگەڕێت لەبەرەوەی دنیا وەکوتم لەبەرەوە پێشکەوتندایە و بۆی بەدوانەکەوێت خاڵێکی ترەوەیە یعنی بەداخەوە ئەمەمان زۆر لە ناوەندەکانی دەوامی هەموو جۆرەکانە هەم فەرمانبەر هەم مامۆستایان دیوەوەیە بەڕێوەبەر ئەبێت زۆر جددی بێت لە خۆیدا یعنی دەوام بکات لە پێش فەرمانبەرانەوە یعنی ئێمە بۆ نمونە ئیسا لە دایرەکانی حکوومەتیێری ئێمە زۆربیان بەسمە هەیە بەڕێوەبەرەکانمان زۆربیان بەسمە ناکەن جاوایە سەعات 9 دێ ئەما گەر ئەم بەڕێوەبەرە ئەم کارەی کرد ناتوانێت بەیانی دووبیانی محاسبەی فەرمانبەرێک بکە یاخود بە شێوازێتی کە فەرمانبەرەکەش لە کاتی خۆیان دەوام نەکە لەبەرەوە پێویستە بەڕێوەبەری سەرکەوتوو لە هەموو کەسێک زیاتر التزاماتی خۆی بکات لە کارەکەیدا خاڵێکی ترەوەیە دەبێ بەڕێوەبەری سەرکەوتوو ئەو بارودۆخەداریایی کە لە بەردەستایەتی لە ڕێکخراوەکەیەتی لە فەرمانگەکەیەتی ئیلە ئاخری دەبێ بەپێی ئەو ئاستیدارایی کە هەیە مامەڵە بکە پرۆژەکانی بکە مەسەد اینجا لەگەڵەوەیشا کە پرۆژە و چاودێری بکە بۆ پرۆژەکان و بەداداچوون بکە خاڵێکی ترەوەیە کەوا ئارامگر بێ یعنی بەڕێوەبەر نابێ ئارامگر بێ تووڕە بێ و زوو هەڵچەیە خاڵێکی ترەوەیە زمانی گفتوگۆی خۆش بێ لەگەڵ دەوروبەرەکەی بتوانێت دەوروبەرەکەی قەنەعات پێ بکات بۆ ئەوەی هاوکاری ڕێکخراوەکەی بکەن یاخود هاوکاری دامەزراوەکە بکەن خاڵێکی ترەوەیە ئەمە زۆر گرنگە توانای بڕاردانی هەبێ یعنی بەڕێوەبەر زۆر گرنگە توانای بڕاردانی هەبێ لەسەر بنەمای دامەزراوەکە و ئیشەکانی دامەزراوەکە خاڵی کۆتاوەیە ڕێگا بە کەسانی تر بدە یعنی لەگەڵ هاوکاری بکەن بۆ ئەوەی پرۆژەی تازە و بیرۆکەی تازە بەکاربێن بە تاکید ئەوە خاڵێکی زۆر جەوهەریە کە پێویستە بەڕێوەبەر بەکاری بێن و ئیشی لەسەر بکە تەمان خاڵ زۆرە و زاناکانی ئەم سەردەمە و پێشووتریش خاڵیان زۆر نسێ بەڵام تقریبا ئەمەی من باسم کرد جەوهەری بابەتەکەیە مامۆستا ڕێباز لە پاڵ ئەو تایبەتمەندیانەی بەڕێزت باسی کرد و ئەو پێناسەی کردت بۆ بەڕێوەبەر بابەتێکی تر هەیە بە تایبەت لە کوردستان ئەوەی خۆت هەستت پێ کرد بێویش پێ دەوترێ ئەزمون چەندێک گرنگە بەڕێوەبەرەکان ئەو زانستیان هەبێ وەروا و تایبەتمەندیانیان تیادا بێ
بەڵام لە پاڵیشە ئەزمون چەندێک وا دەکات بەڕێوەبەرێک سەرکەوتوو بێ لە کوردستان دەبینین بەشێکی زۆر گلەی لەوە دەکرێت بۆچی دەرفەت نادرێتە گەنجان و دەرفەتەکە دەدرێت باز لەوە دەکرێت بێزمونن ئەم چۆن ئەم تەوازنە ڕابگیرێت وەروەها زانستیانەترین بڕیار بۆ دانانی بەڕێوەبەرێک دەبێت چی بێت؟ بەڵێ بەتاکید مامەستا شوانی بەڕێز لەگەڵ پێشکەوتنی دنیادا یعنی ئێمە پێویستمان بە ئەزمموی کەسەکانی تریشەواتە لە پاڵی توانایی و زیرەکی هەر بەڕێوەبەرێکە پێویستمان بە ئەزمونەکانیشە ئەمە بۆ مانای نییە کەوا ماسە گەنجێکی تازا دێتە پێشەوە ئێمە دەستبەردارێن بەڵام ئەتوانین ئەو گەنجە خۆی یاخود ئەو کەسەی کەوا پێشووتر بڵێن ئەزمونیشی بووە ئیسفادە لە ئەزمونەکانی بکەین واتە لە پاڵی زیرەکی و لێهاتوویی و خوێندنەوەی زیاتر بۆ بابەتەکە ئەتوانێت سوود لە ئەزمموی کەسانی پێشووتر بەرگێت چونکە بەڕاستی بەڕێوەبەر ینی دوو شتی زۆر تاکیدی تێت لێکراوەتەوە لەم سەردەمای کەزانەکان پێناسانکە لە پێشتری ژوتم هەم زانستە هەم هوەرە هوەرەکەی ئەوەیە کەوا تۆ یعنی بە قسەکردن ئیشەکە ڕایەکەیت و جێبەجێکەی زانشەوەیە بە دوای فەن و عیلمی تازە بگەڕی کە لەگەڵ ڕێکخراوەکەت بەرەو پێش بڕۆ کەم دوانەتە بوو تەبعاً ئەزمموی پێشووتریش سوودی هەیە بوو ئەوەی کەواتۆ لە ئایندەدا بێتە بەڕێوەبەرێکی پێشتر بە تاکید ئەزممویش دەوری خۆی هەیە و پێویستە بۆ ئەو بەڕێوەبەرە تازانەی کەوا دێن تا چەندێک گرنگە بەڕێوەبەر پێشنگ بێواتە کاتێک کارێک ڕادستی کارمەندێکی دەکات یاخود کەسێکی دەکات تا چەنە گرنگە کە خۆشی هەنێک لەو سیفەتانەی تیا بێ یاخود کە کارێک ئەنجامدا سەرەتا خۆی ئەنجامی بات بۆ ئەوەی کە دەوروبەر کاتێک چاوی لێ دەکەن بزانن کە ئەم پێشنگیانە ئەم هەنگاوی ناوە ئەوانیش بم شێوازە بتوان لەگەڵی بەردەوام بن توانای ڕەوانبێژی توانای قسەکردن قەناعەت پێکردنی ئەو کەسانی کە لەو دامەزراوەیە لەگەڵیا کار ئەکەن ئەمانە کۆمەڵێک بابەتن ئەتوانین بڵێن ئەگەر بەڕێوەبەرێکی سەرکەوتومان هەبێ ئەم سیفەتانی تیانە بێ ئەتوانێت بەڕێوەبەرێکی سەرکەوتوو دەرچێت بەتاکید بەڕێوەبەرێکی سەرکەوتوو نییە بەداخەوە ئێمە لە وڵاتی ئێمەیە یعنی کەسی شیاو زۆر جار لە شوێنی شیاو نییە هیچ تەداخلی هەموو شوێنەکە جنگەکانی وڵاتی کردووە و بەداخەوە ینی ئەوەش بۆ خۆی هۆکارێکە زۆر جارێ بینی ینی کەسی شیاوەکان لە شوێنی خۆیانێ بە تایبەتی لە بەڕێوەبەرەکانە بەتاکید یعنی ئەوەی کە جەنابەت باسیەکەی پێویستمان بەوەیە کە بەڕێوەبەر لە پێش هەموو کەسێکە پێشی کارمەند و فەرمانبەرەکانی خۆیدا یعنی لە هەموو ڕوویەکەوە هەوڵدا خۆی دەوڵەمەند بکات لە ڕووی تواناییەوە لە ڕووی بیرکردنەوە لە ڕووی داهێنانەوە لە ڕووی هاوکاریکردنەوە لە ڕووی زمان پاراوەیەوە لە ڕووی گفتوگۆکردنەوە لەگەڵانە و لە ڕووی پرسکردن بە کارمەندەکانی و لە ڕووی جیاوازی نەکردن لەگەڵ کارمەندەکانی ینی ئەمانە کۆمەڵە خاڵێک و خاڵێکی تریش زۆر کە گرنگە لەگەڵانە یعنی زمانی گفتوگۆکردن لەگەڵ کارمەندانە زۆر گرنگە بۆ بەڕێوەبەر بوو ئەوەی کەوا بتوانێت فەرمانبەرەکانیش لەگەڵیان هاوکاری بکەن و بە هەر هەمویانەوە ئەو ڕێکخراوەیان ئەو فەرمانگایان ئەوەی کە لە حکوومەتە پێوترێ فەرمانگەیان ناوەندەکانی خوێندن و ئیلە ئاخری بتوانن بێکەوە بە سەرکەوتوی بەڕێوەبەرن مامۆستا ڕێباز دەمەوێت بە دیاریکراوی ئەم پرسیارە بۆ ئێستەی هەرێمی کوردستان بکەم ئەوەندەی بەڕێستان وەکو ئەکادیمیەک و هەروە وەکو شارەزایەک ئەوەیشی خۆتان هەستان پێکرد بێ بینی بێتان گرفتەکانی بەڕێوەبردن و خودی بەڕێوەبەرەکان لە ئێستا لە هەرێمی کوردستان چۆن دەبینی یان بە دیاریکراوی گەورەترین ئەو گرفتانە چین کە لە بەڕێوەبەرەکانی ئێستەی هەرێمی کوردستان هەیە جا لە تەواوی ناوەندە جیاوازەکان ئەوەی بینی بێتت بە دوواداچوون کرد بێ هەست پێ کرد بێ وڵای یەکەم خاڵ ئەوەیە کەسی شیاو لە شوێنی شیاودا نەنراوە بەداخەوە ینی تۆجا وایە کابرا عینوانی وەزیفەیەکی هەیە بۆ وەزیفەکەی خۆی نابێت لەوێ دانراوە ئێترەمە شۆڕ بۆتەوە بە ناوەندەکانی هەموو ناوەندەکانی خوێندن و فەرمانگەکانە زۆر گرنگە ینی بەڕێوەبەری سەرکەوتێکە لەو هەڵانی کەوا لە ناو بەڕێوەبەرەکانە هەیە پێوا بێ بەس خۆی کەسی یەکەمە هەرچی ئیش و کاری خۆی کە ئیمزای ئاخیر و کۆتا هەر خۆیەتی بێ پرس بە کەس بکە ئێمە یەکێکە لە سیفەتە خراپەکانی بەڕێوەبەر کە نابێ بەس بە تەنیا بۆ خۆی بێ کە ئەمە بەداخۆ لە ناو هەرێمی کوردستانە ئەم جۆرە سیفەتە هەیە کە سیفەتێکی زۆر خراپە دوام
یەکێتر لە سیفەتە خراپەکانی بەڕێوەبەر ئەوەیە هەوڵ نادا خۆی ڕۆشنبیر بکە، ینی بەداخەوە ئێمە بەڕێوەبەرەکانمان لە ئاستێکان هەوڵی خۆڕۆشنبیرکردنی خۆیان نادەن بۆی داهێنان و بیرۆکەی تازە بێنە پێشەوە بۆی لە هەموو لایەکە ئیسفادەی لێ بکرێت. خاڵێکی ترەوەیە ینی هیچ گۆڕانکاریەک ناکات لەو مادەی لەو ماوەی کە مەسەر لە ناو بەرەناو بەرەبەرایەتێکا کار دەکات بۆ نمونە 10 ساڵە 5 ساڵە 15 ساڵە لە جێگایەکە ئەمەش بۆ خۆی خاڵێکی لاوازە ناکرێتەوە لە ماوەی 10 ساڵە هیچ گۆڕانکاریەک نەکەی. خاڵێکی تر بەڕێوەبەر لە کوردستانە نایژێن هەمووی بەڕێوەبەری چاکی ژێ زۆر ینی ئیسفادەمان لێیان کرد و جێگای دەستخۆشین و ئەوە بەڵام من وەکو عام شکڵێکی عام باسیەکەم بەڕێوەبەرەکان بەڕێوەبەری خراپ بەرنامەی نییە، نازانی ئیمڕۆ چیەکە بەیانی چیەکە ئایندە چیەکە. ئەوە خاڵەتر خاڵێکی ترەوەیە یەکێک لە سیفەتە خراپەکانی تری بەڕێوەبەرەوەیە دایمە دوو دڵە بۆ نمونە بیتێ بڕیارێک بدا ناتوانێت بیکەم بڕیار بدەم نەدەم باشە خراپە نیکەم لەم قەلەقی و دوو دڵیا بێ ئەوە بەڕێوەبەرێکی خراپی لە دەرەچەو ناتوانم بکە. و بەڕێوەبەر ئەبێ زاڵ بێ بەسەر هەست و نەستەکانیدا نابێت لە کاتی تۆڕەبووندا بە هەست و نەستەکانی بڕاردا بێت بە واقعیانە بڕیار بدا لەسەر ئەو کێش و گرفتانی ڕوبەڕووی دەبێتەوە دەبێت تەحملی مەسئولیاتیش بکات لەگەڵ ئەوەی کە ئەوا بێ. خاڵێکی در خاڵێک ئەمە زۆر گرنگە لە کوردستانە مامەسا شوان یعنی بەڕێوەبەرەکان زۆر ناڵین گشتی بەڕێوەبەری باشێ من بەڕێوەبەرێک هەیە ناسم لە سلێمانی لە کاتی خۆپیشاندان شتەکە ماوەیەک داوامشت نەبوو پێم وت بۆ تۆ داوامەکەیتەوەوانە وتی من طبعا زۆر نیو ساعت پێش فەرمانبەرەکانە ڕۆی نیو ساعتی دوای فەرمانبەرەکانە ڕۆی و هەر 5 ڕۆژەکەش داوامێ کرد بەڕێوەبەرێکی گەورەی شای سلێمانیە وتم بووە ینی تۆ گشتیەوە ئەوواکە تۆ وتی بەڕێوەبەری سەرجامە لەوە فێر بووم وتی بەڕێوەبەری سەرکەوتوو ئەبێ خۆی پێش هەموو کەسێک لە فەرمانگەکەی لە داوامەکەی بەردەوام بێ وە کۆتا کەسش بێ کە بڕاتەوە ینی بەڕاستی ئەگەر هەموو بەڕێوەبەرێک ئاوا بیر بکاتەوە ئەمە زۆر گرنگە و زۆر بۆ وڵات بەرەو پێشتر دەچێت. خاڵێ ترکەوەی کە ئیستا کرێت لە وڵاتی ئێمە بەداخەوە کە زۆر ینی بە چاوی خۆمان دیومانە لە شوێنەی کە داوام بکەین جیاوازیکردنە لە بینی فەرمانبەرەکان ئیتر ئایا ئەگەر مەسەر ئەم جیاوازیکردنە لە بینی هەردوو ڕەگەزەکە بێ زۆر جار لە بەبوونی ڕەگەزێکەوە بەڕێوەبەر لە کاری پیشەی ئەخلاقی خۆی لادا یاخود لە ڕێی حیزبەوە بێ کە حیزبدای نابێ ڕەچاوی کۆمەلە خاڵ نەکا و ڕەچاوی حیزبی بکاتبێتە ناوە. بەڕێوەبەری سەرکەوتووە کۆتم نابێ هیچ جیاوازیەک لە بین فەرمانبەرەکانی بکە و بەڕێوەبەری فاشل و خراپ ینی جیاوازیەکە لە بینی فەرمانبەرەکانی. وە خاڵێکی تر کە زۆر گرنگە سیفەتی هەرە خراپی بەڕێوەبەرەکانە ینی کۆبوونەوە ناکات لەگەڵ فەرمانبەرەکانی بزانێت چی باشە بۆ ئێستا و بۆ ئایندەی ئەو شوێنەی کە تێدا داوامەکە بۆ بەڕێوەبەرایەتەکەی. خاڵێکی ترەوەیەکەوە بە هیچ شێوەیەک ینی مەجای کەسانتر نادابێتە پێشەوە بەس خۆی ئەوەش خراپە. بەڕێوەبەری سەرکەوتوو دایمە هەوڵ ئەدا کەسانێک بێنێتە پێشەوە فێر بک بۆی ئەو عیلم و زانیاری و زانستی کە خۆی هەیەی ئەوش بەرەو پێشەوەی بەرێ. خاڵێکی تر بۆ بەڕێوەبەری خراپ ئەوەیە زۆر جار لە پیشەی ئەخلاقیەکەی خۆی لادا ئەیتر لە ڕێ بەرتیلەوە بێ لە ڕێ ئافرەتەوە بێ ئیلا ئاخری. بەڕاستی ئەمانە کارەساتن لە هەر بەڕێوەبەرێکا بێ ئەو شوێنە بەرەو تەدمیر بوونە. زۆر باشە با ئەمە بکەم بە کۆتا پرسیارم زۆر جار لێلەوە دەکرێت کە بەڕێوەبەرەکان وشکن کەسانێکی جدین کە ڕەنگە زۆر جار هەلومەرجی کارمەندەکانیان یاخود ئەو دامەزراویتیان ڕەچاو نەکەن و تەنها گرنگی بە کارەکان بدەن تا چەندێک گرنگە کە بەڕێوەبەرێکی سەرکەوتوو هاوسەنگیەک دروستکاوە ڕەچاوی بارودۆخی کارمەندەکانی بکاتوە بتوانێت بیئەیەکی وا بسازێنێ لە کارەکەیە کە تەنها جدیات نەبێ بە جۆرێک کە فەرمانبەرەکانی ساربوونەوەیەکیان هەبێ یاخود دڵسۆزانە نایانەوێت کار بکەن و بێزارانە یاخود دەستخۆشیان لێ نەکرێ ئەمانە گرنگە کە بەڕێوەبەرە گرنگی پێ بدات. بۆیە ئامۆژگاری خۆت سەبارەت بم بابەتە بۆ ئەو کەسانی کە ئێستا دەیانەوێ لە بواری بەڕێوەبردنە بخوێنن یاخود ئەوە تا سود لە قسەکانی بەڕێستان ببینن وەکو بەڕێوەبەرێک. بەتاکید وایە ئێمە هێشی خاڵ لە هەر خاڵگرەکانیش باسم کرد ینی بەڕێوەبەری سەرکەوتوو ئەبێ کەشێکی ئارام و
ئارام دروست بکات لە کاتی دەوامکردندا یعنی مامۆستای خۆشکم ئەگەر تۆ سیر بکە ئێمە خۆمان لە دەوامکردنین یعنی زۆربەی کاتەکانە و ڕۆژانی لە دەوامین زۆربەی کات لە دەوامین پێکەوە کەواتە تۆ 7 ساعت 8 ساعت 6 ساعت حسب شوێنەکان کە دەوام هەیە تۆ بێکەوەی کەواتە بێت چی بکەی بێ کێشێکی ئارام دروستکەی لەو کەش ئارامەیە ڕوحی هاوکاری دروست بکات ینی بەڕێبەری سەرکەوتوو ئەوەیە بە هەموو شێوەیەک بە هەموو شێوەیە کەشێکی ئارام دروست بکەوە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەوەیە نزیکبوونەوەیەک لەگەڵ کارمەندەکانە هەبێ لە خۆشی و ناخۆشی کارمەندەکانە بەشدار بێ ناکرێ بەڕێوەبەر تەنها فەرمان دەرکا و بڵێ ئەمە کرایان ئەوە نەکرار لەگەڵۆشدا بێ ئاگای لە معاناتی کارمەندەکانی بێت لە هەموو ڕێکەوە بە خۆشی و ناخۆشیەوە بە هاوکاریکردنەوە ئێمە جاوایە کارمەندمان هەیە پێویستی بە مادیەکە پێویستی بە ینی جاوایە هەر پێویستی بە چوار قسەی خێرە پێویستی بە ڕوحێک شێوەیە کە ئەم کەسە مەقسەد ڕەنگە بەبوونەی هۆکارێکە بۆی کێشەیەکەوە مەقسە شکابێ یان چۆن بڵێ کێشەیەکی بێ پێویستە تۆ قسەی لەگەڵا بکەی وەکو بەڕێوەبەرێک دڵی بدەیتەوە بەهێزی بکەی بی بکەیتە کارمەندێکی سەرکەوتوو بە کوردیەکەی ئەبێ تیمێک بێ وەکو وەکو عایلەیەک بیرکەیتەوە کار لە یەک عایلەیەک بیت تۆ لەو شوێنەکە داوامەکەی واتە خۆشی و ناخۆشیێوان بەین خۆت بزانی بەڵام بە هیچ شێوەیەک ناکرێت تۆ فەرمان بەڕێوەبەرێک بی ئاگات لە کارمەندەکانت نەبێت لە چۆن داوامەکەن چۆن داوام ناکەن و مەعاناتیان چۆنە چۆن نیە ناخۆشییان نەبێ پێویستیان پێتە بێ هیچ چاوێکت لیان نەبێ. زۆر سپاس بۆ مامۆستا ڕێباز هەماوەندی شارزا لە بواری بەڕێوەبردن لە چمچەماڵەوە ئەم کاتەی بێمە بەخشی بۆ باسکردن لە بابەتە گرنگە سپاس دەکەین مامۆستا. بەڵام ئێستش ناوبڕێکمان هەیە مامۆستا با بچینە لای ناوبڕێک و دواتر لەگەڵتان بەردەوام بین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی. بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە. یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت. لە ڕووی کاری ڕۆژانەی شێوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕاناپەڕێت. لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نەهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت. ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووا سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین. خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانن و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. بۆ هەمومان هەیە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ دینیە هەندی نییە جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام.
وڵە بینەرانی عزیز دەچینە لای هاوکارمان هاوار محەممەد لە گەرمیانەوە هاوار سڵاوت لێبێ زانیارەکانی ڕۆژ لە دەڤەری گەرمیان و کەلارچین لەوێ چی دەگوزارێ؟ بەڵێ سلاوی خۆی گەورە لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت من ئەمێ بە کەشی ئەمڕۆ دەست پێ بکەم ئەمڕۆ دیارە لە قەزایکە لە ڕوویداری گەرمیان کەش تا ڕادەیەک ساماڵە و ئاسمان با بڵێن هەتاوێکی بەتینی دەبێت بەڵام ئەوەی کە هەیە خێرایی بەیە کە ئەمڕۆ پێشبینی دەکرێت لە نێوان 25 بۆ 30 کیلۆمەتر با بڵێن بە ڕێژەیی لەو نێوەندەدا بێت خێرایی بە ئەوەی کە هەیە کاریگەری ئەو شەپۆلە خۆڵبارینەیە کە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا ڕووی لە گەرمیان کردووە کە تا ئەمڕۆ با بڵێن بەرەبیانی ئەمڕۆ کاریگەری ماوە ئێستاش ناڕوونیەک لە ئاسماندا هەیە ئەوەی کە هەیە پێشتر پێشبینی شەپۆلێکی گەرمای تون دەکرا کە ڕوو لە گەرمیان بکات بەڵام بۆی ئەوەی کە ڕێژی شێ لە با بڵێن ناوچەکە دابەزیوە بۆیە پلەکانی گەرمای یەک دوو پلە دابەزینیان بە خۆیان و بینیوە بەڵام بەهۆی ئەوەی کە دابەزینی ڕێژی شێی هەوای ڕاستەقینەوە هۆی ئەوەی کە بازنەی بارانبارین لە وڵاتی ئێران و وڵاتانی کەندا و تا ڕادێک لاواز بووە بۆیە ئەو شەپۆلە گەرمایە تا ڕادێک با بڵێن کاریگەری کەمتر بوو لەسەر ئیداری گەرمیان و کاریگەری کردو سەرەوەی کە یەک دوو پلە پلەکانی گەرما دابەزن ئەمەش کە مانای ئەو نییە کە جۆکە فێنکە با بڵێن نزیک لە 50 پلە دەبێتەوە بەڵام لە ناوچەکانی باکوور و ناوەڕاستی گەرمیان ناچنە 50 پلە 47 ئەو لەو پلانە دەمێنەوە بەڵام ناوچەکانی باشووری گەرمیان دەچنە 50 سەروی 50 پلە لە کاتەکانی با بڵێن دوانیوە ڕۆ و نزیکی عسر تا دەم و ئێوارە بە بەرزی دەمێنەوە و لە ڕێکەوتی 5/8ەوە با بڵێن لە ڕۆژی هەینی هەفتەی ڕابردووەوە با بڵێن دیاردی گەلاوێشکەوتن با بڵێن ڕوویداوە کە بە کوردەواری خۆم پێی دەڵێن گەلاوێشکەوتن ئەمەش ئەوەی کە بەمانەی کۆتایی هاتنی وەرزی هاوین دێت و هەروەها ئاماژەیەکە بۆی کە بەرەبەرە کەشەکە فێنک دەکات بە تایبەت لە شەواندا کە کەشێکی فێنکی هەیە بەهۆی ئەوەی کە هاوین کۆتایی پێێتەوە نزیک دەبینەوە لە وەرزی پاییز ئەگەر ئاسمان ساماڵ بێت ئەستێری کۆچەری دەردەکەوێت کە سێرێکی گەش و ڕووناکە لە ئاسماندا بە تایبەت لەو شەوانی با بڵێن کە ئاسمان ساماڵە و هەروەها ئەمێ ئاماژە بۆش کەم لە دوای ئەو با بڵێن دیاردی گەلاوێشکەوتنەوە بەرەبەرە پلەکانی گەرما ڕوو لە دابەزین دەکەن ئەگەر ڕێژی شێ بەرز نەبێتەوە بۆی کە هەیە لە ماوەی هەفتە یاخود دوو هەفتەی ڕابردووتە بۆی ئەوەی کە ڕێژی هیشی هەوای ڕاستەقینە زۆر بەرز بوو کە گەیشت بووە نزیکەی لە سەدا 20 و زیاتریش بۆیە هەست بە گەرمایەکی زۆر دەکرا هەرچەندە پلەکانی گەرما نزیک لە 50 پلەی سەدی بوون بەڵام بەهۆی ئەوەی کە ڕێژی شێ بەرز بوو بۆیە هەست بە گەرمایەکی زۆر بەتین و تاقەت بروکێن دەکرا بەڵام ڕێژی شێدا دەبەزێت وردەودا لە با بڵێن لە ناوچەکانی گەرمیانیش هەست بە تا ڕادەیەک دابەزینی پلەکانی گەرما دەکرێت ئەمێ ئاماژە بۆ شە بۆ لە خۆڵبارینە بم کە ڕووی لە گەرمیان کردو دیارە بە دوو قۆناغ شەپۆلێکی خۆڵبارین لە ڕۆژی هەینی ڕابردوو ڕووی لە گەرمیان کردبوو کە قۆناغی یەکەمیان لە درەنگانی شەوی هەینیەوە هەتا بەرەبەیانی شەممە بەردەوام بوو کە تا ڕادەیەک کاریگەری لەسەر گەرمیان کەم بوو بە تایبەت لە پارێزگای کەرکووک کاریگەریدانا بەڵام شەپۆلی دووەمی خۆڵبارین کە لە ئێوارەی ڕۆژی شەممەوە قۆناغی دووەمی دەستی پێکردو تا بەرەبەیانی ئەمڕۆژ وەک ئاماژەم پێ تا ئێستاش ناڕوونیەک لە ئاسمانی کەلاردا هەیە بەڵام لە ناوچەکانی هەولێر و سلێمانی کەمتر یاخود با بڵێن هەر هەستی پێ نەدەکرا بەڵام لە ئیداری گەرمیان و ناوچەکانی دەوروبەری بە شێوەیەکی مامناوەند لە مامناوەند کەمتر هەست بە و با بڵێن شەپۆلە خۆڵبارینە دەکرا و بەڵام ئەوەی خۆشبەختانە کاریگەریکی زۆر چڕی لەسەر ناوچەکە دروست نەکردبوو و تەنگە نەفەسیکی وای دروست نەکردبوو لەسەر با بڵێن هاوڵاتیانی دەڤەری گەرمیان جیاواز لەمانە منەمێ ئاماژە بۆ بکەم بەوەی ئەوەی کە با بڵێن تقریبەن بە نزیکەی 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ دەبێت وەرزی هاوینمان تێپەڕاندووە کە پلەکانی گەرما لە نزیک 50 پلەی سەدین بەڵام هەتا ئێستا نەوتی سپی بۆ بڵێن هاوڵاتیان دەیانەوێت لە ئێستاوە نەوتی سپی دابین بکەن بۆ وەرزی زستان کە زیاد لە 3 مانگی ماوە بەڵام هەر لە ئێستاوە نەوتی سپی بە ڕێژێکی بەرچاو بەرز بۆتە بەهۆی ئەوەی کە نرخی نەوت بە بەرزی ئەمێنێتەوە و هەروەها حکوومەتی هەرێم تا ئێستا با بڵێن نەوتی سپی دابش نەکردووە نیازیشی نیە دابشی بکات لە ساڵانی ڕابردووشە ئەوەی کە دابش دەکرا لە نەوتی سپی ماڵان لەلایەن حکوومەتی عێراقیەوە دابش دەکراوە بە ڕێژەیەکی کەم بەنزیکەی لە نێوان لە 10 بۆ لە 115 جاری وا هەبوو لە هاوڵاتیانی گەرمیان نەوتی سپیان وەردەکردوەتە نەدەگەیشتە نزیکەی لە 150 هاوڵاتیانی گەرمیان ئەمە شوای کردو نەوتی سپی ماڵان ڕوو لە بەرزبوونەوە بکات لە ئێستادا لە ئیداری گەرمیان
گرمیان نرخی بەرمیلێک نەوتی سپی ماڵان لە نێوان 210,000 بۆ 240,000 هەندێک جاریش بۆ نرخە دەرس ناکەوێت و گرانتریش دەبێت و ئەمەوێ ئاماژە بە خاڵێکی تریش بکەم کە ئەوش ئەوەیە کە بەپێی بڕیاری وەزیری دارایی لە مەرزە نێودەوڵەتیەکان بڕیاری لێدا بۆی کە دابەزانی نرخی بەهای گومرگیە لە مەرزی پەروێزخانیش کە سەر بە ئیداری گەرمیانە نرخ و بەهای گومرگی 171 مادە دابەزێنراوە کە مادەکان پێکدێن لە مادە خۆراکیەکان مادە جوانکاریەکان مادە پێداویستیەکانی ناوماڵ و کەرەستە بینەسازیەکان کە وا پێدەچێت بە هۆی دابەزانی نرخی گومرگی و بەهای گومرگی ئەم مادانە تا ڕادەیەک نرخ و بەهای کاڵا و شمەکەکان وا پێداویستەکانی هاوڵاتیان لە ناو بازاردا بەزێت ئەوەی کە هەیە تا ئێستا دابەزانێکی بەرچاوی بەخۆی و نەبینیوە بەڵام وەک باز دەکرێت نرخەکان 1000 دینار بۆ 2000 بۆ 3000 دینار فەرقی کردووە بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە ئەکەوێتە سەر لیژنەکانی چاودێری بازرگانی کە با بڵێن چاودێری ئەو نرخانە بکەن و کار بکەن بۆ دابەزانی ئەو نرخانە ئەمە زانیاریەکانی دەفەری گەرمیان بوو دەگەڕێمەوە لای ئێوە. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان هاوار بەڵام هاوار کە گەلاوێشەکەوێت ئەمە تەنها شەوانی کەمێک فێنەکە بێت کۆتایی بە وەرزی هاوی نایە دێمە هێشتا لە چلەی هاوینین بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان هاوار محەممەد لە کەلارەوە لەگەڵ مام و سپاس بۆ زانیارەکان. بەڵێ ساش دچینە لای پامنێرمان سوهێب لە سێ سادقەوە سوێب سڵاو لەبێت و بزانین کەشوهای ئەوێ چۆنە باردۆخی سێ سادق زانیارەکانمان لێەوە بۆ بگوازەرەوە. بەڵێ سڵای خۆی گەورە لە ئێوە و لە بینەر و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێت ئێمە بەردەوام هەواڵی ناخۆشە گوازینەوە بەڵام با من سەرەتا بە دوو هەواڵی خۆش لە سەی سادقەوە دەست پێ بکەم. جادەی شێخان کە ناسراوە بە ئەسکەی قیتارەکە بڕیار وایە تەواو بکرێت بۆ ئەم ساڵوە لە ئێستادا کارکردن تێیدا دەکرێت واروە لە سەی سادقە تەنها پارکێکە بوو ئەویش بوو بە باخشەی ئاژەڵان لە ئێستادا کاری تێدا دەکرێت بە نیازن تاوای بکەن وەروە یەکێ لەو کێشانە کێشە کە ماوێ لە سەی سادق منەیسا هەوڵاتیەکەم لەگەڵای دەمەوێت زانیاری زیاتر لە وەربگرم هەڕێبوار کێشەی وە چییە لێرە؟ بسم الله الرحمن الرحیم زۆر دەستخۆشی لە کەناڵی پەیامەکەم خۆی گەورە موفق و سەرکەوتوتان کە کەناڵی پەیام هەموو کاتێک کەناڵێک بووە دەنگی خەڵکی فەقیر و هەژاری گەیاندووە. وەڵای ئەم منتیقەکەنی زەردە منتیقەیەکە چەند جارێ ئێمە لەم کەناڵی پەیامەوە مقابلەمان کردە منتیقەیەکە ئاومان نییە ئەمە یەک و دووهەمین ئەم جادە جادەیەکی وێرانە یعنی جادەیەکە ئایسە تۆ ڕۆیتە ماڵۆ ئەبێ دەرگاکان داخەی پەردە بۆی لێنەکان تەپودۆز ئەم ماڵانەی خنکاندووە جا لەبەرەوەی ئێمە دەرەجە یەکەمان ئەم ئاومان نییە ماڵێکی زۆر لە منتیقای ئاوینە چەند جارە چوونتە لای قایمقام چەند جارە چوونتە لای دارەی ئاو لایانی پەیوەندیدار چی بێەوە دەڵێ؟ وەڵی لایانی پەیوەندیدار ئەڵێ کولفەمان ناردەوە کولفەکە نایەتەوە 400 پاسی 450 میلیۆنەکەن یعنی 450 میلیۆن چییە بۆ حکومەت منتیقەیەکی زۆرە منتیقە هیچی ئاوی نییە یعنی خەڵک ئالەم کاتا تەنکەرێ بە 25,000 بە 20,000 خەڵک لەکوێی بۆ هەموو ڕۆژە بیسیێنی کەچێکی شوکاری نییە. ئێوە وەکو خۆتان چۆن ئاو دابینەکەن بۆ ماڵۆتان؟ وەڵی ماڵەکان خەڵک هەموویەکی ئاوە کڕێکاکە هەمووی خەڵک بە تەنکەرەی کڕێ ئەوەی تەنکەرەکان چون ئاو بێرنانی خەڵک بەشی تەنکەرێ بەشی دوو ڕۆژەکە بە 20,000 ینی بە 20,000 خەڵکیش معاشینە زۆربەی منتیقە خەڵکێکی فەقیرە خەڵکێکە هیچی دایەرە و معاشوشتی نیە. ژیان لەگەڵ بێئاویات چۆنە خەڵکی ناچار نەکردووە کە بار بکە لێرە؟ وەڵی خەڵک زۆر باری کردە و خەڵکی سەو دیوارانە هەر هەمووی لێ نووسرا بۆ فرۆشتن لەبەرەوەجا سەی سایق بڵێ سەی سایق بێئاوە بەڵام بە تایبەتی ئەم منتیقە زۆر بێئاوە ینی ئێمە داواکەین لە کەناڵی پەیام داواتان لەکەین ئەمە چەند جاری ئەم قابلەمانە کرد ینی بێن بە دەممان ینی 450 میلیۆنەوێت چییە بۆ حکومەتێک نتوانێت بەلوعار ڕاکێشە بۆ منتیقە کارەباشتان لە ئێستا چۆنە؟ کارەباش زەعیفە کارەبای لە سەی سایقا زۆر زەعیف ینی مۆلیدە ئەممانە ئێمە دلەی لە مۆلیدەکان ناکەین بەڵام ئەم پێرە 16,000 و 17,000 بۆ خەڵکی فەقیری سەی سایق بەڕاستی زۆرە بەڵام ئێمە چی بکەین مۆلیدە چی بکە کاکە مۆلیدە بە حەقی خۆی هەڵسا حەقی حکومەت ینی جۆزەیەکیان دانا ئەم جۆزە زیرەکە ینی حەقەوتیان کارەبا وا بیوە یانی بەڕاستی خەڵکی سەی زۆر نەدار ینی خەڵکی سەی سایق هیچ کەسێک نییە بەڕاستی دڵسۆزەگی چاکی مێسی سایق لی بمەسی بڕۆ جادەکەی ئەو جادەی تازە هەڵێکەنن بە حەفارە جا لەبەرەوەی ئێمە داواکەین لە بەڕێستانە و کەناڵی پەیام کاکە سوێد یانیوەکو ئەزیەتی کێشا بەڕاستی خەمخۆری ئەم شارە یعنی ئەمانە بۆ بگەێنە حکومەت ئەتر بەس ینی خەڵک تەواو بێزار بووە خەڵک ئاوی نیە بە تایبەتی ئەم منتیقە خەڵک ئاوی نیە کەنا کێشەش داونی ئەم ڕێگەی ئەمە تێدایان هەر خۆڵە کە بوو تۆزە بە ئاوینە ئێوە چیتانەیە کۆتا پەیامتان چییە؟ وەڵی ئێمە داواکەین لە حکومەتی هەریەم بە تایبەتی قایمقام کە خۆی بە بەرپرسی ئەم شارە ئەزانی ینی بێ هەر جەنابی ماڵی ها لە سلێمانی هەر بێت تۆزێ بە سیارەکەی و ئابەیرا بگەڕێ ئەزانی منتیقەی شێخان و ئەم جادە چۆنە ینی بەڕاستی ساڵان تەنکەری ئاوانە هەوە تۆزی ئاوپرژێنێکی بۆ کردی ئەو شەر نەما ینی هەر قایمقام خۆی کاین وحدەی ئەم شارەیە نام دیری شارەوانی
بیان سێرێکی ئەم جادە بکەن یعنی بزان لای کەس هاتووە بەدەمەوە کەس نهاتە بەدەمان هەتا ئیسە چەند جارێ یەنارتی هات ئەمە چەند جارێ جەناب و بێ و داو هاتووە بەڵێ هەموو کەناڵەکان هاتە کەس لێمەی نەپرسی بەڵێ سواس بۆ تۆ وەکو ئەو هاوڵاتیە باسی کرد ئێرە گەڕێکی کەنیزەردا لە قەسای سەی سادق کۆمەڵە کێشە و پیرۆگرفتی هەیە یەکێ لەو کێشە دیارانە کەم ئاویە وارووا کێشەی ڕێگەیان هەیە ئەم گەڕەکە ئەگەر وێنەگرەکەم هاوتارم بێت بە هاوینا دەبێت بە تەبوتۆز و ڕۆژانە ئۆتۆمبیلێکی زۆر هاتوچۆی تێدا دەکرێت لە ماوەی ڕابردوودا هاوڵاتیانی قەزای سەی سادق چەندین جار خۆپشاندانیان کردووە هاتوونەتە سەر شەقام داوایان کردووە خزمەت گوزاریان بۆ بکرێت بەڵام وەکو هاوڵاتیان دەڵێن هەتا ئێستا خزمەت گوزاریەکان وەک پێویست نییە. بەڵێ زۆر سپاس بۆ پامنێربان سێب لە سێسادقەوە لەگەڵمانە بوو ئەزیزان دەچینەوە هەڵەبجە و لەوێ ڤیدیۆکی ترمان ئامادەیە بابەتێکە بە مەبەستی ساختکردنەوەی بەرهەمی جوتیاران لە هەڵەبجە هەفتە بازارە کراوەتەوە بۆ ساختکردنەوەی ئەم بەرهەمانە تاوەکو جوتیاریان بتوانن ئەو بەرهەمانی کە بەرهەمیان هێناوە لەوێ بفرۆشن و خەڵک سەردانیان بکەن بابێکەوە بینری ئەو بابەتە بێت. ئەم حەفتە بازارە بەنسبە پرسیارەکەی جەنابەوە گرنگی تەواوی هەیە بۆ لەبەر ئەوە جوتیاران تێن لێرە بەرهەمەکانی خۆیان ساغەکەنەوە و هاوڵاتیانیش تێن لێرە لە دەستی یەکەم بەرهەمێکی تەڕ و پارا و وەرەگرن بە سعرێکی گونجا و هەرزانتر لە بازار ئەمە هەنگاوێکە بۆ ئەوەی ئینشاءالله ببێ بەنەری تێ لە هەموو شار و شارۆژەکانی کوردستانە. ئەوەی ڕاستی بێ خیاری ئەمە خیاری ئەرزیە خیاری بێتی نیە ئەمە خیاری ئەرزیەکەین نزیکی دەتەن تاوەکو دوانزە تەنێک ئینتاژوانەیە بەڵێ وەڵا ئەم هەفتە بازارانە ئەگەر بکرێ بەردەوامی هەبێ نەکەوەی لە ساڵێکا جارێ دووجا بکرێ بۆ ئەمە هیچ ئیسفادەیەکی نییە بەڵام وەکو ئەوەی لە هەفتەیەکە دووجار سێجار بکرێ بۆ ئێمە ئیسفادەیەکی ئەبێت باشە یعنی تا حدێک بەرەمەکە توانین ساک بکەیتەوە. لەکردنەوەی ئەم هەفتە بازارە ڕەخساندنی بازارێکە بۆ براجوتیارەکان کە بتوان ڕاستەوخۆ ئەو بەرهەمەی کە بە زەحمەت و ئارەقەی ناوچەوان بەرهەمیان هێنن ڕاستەوخۆ بیگەێنە دەستی کڕیاران بەبێ ئەوەی پێویستیان بە دەستی دووەم و سێم هەبێت. بەڵایزان لە شاری سلێمانی هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادەکردنی لە سەرکردنەوەی پێشانگایەکی کاری دەست ڕەنگینی پێکەوە بینەری دەبێت. پێشەنگای دەستڕەنگینی لێوانلێ و لە کاری جوان و داهێنا لەلایەن ئەم مامۆستا بەڕێزەوە کە نمایشتی ئەم فەرشانە کراوە لێرە و لە شوێنەکە کە گرنگی خۆی هەیە کە ڕۆژە لە ڕۆژان ئەم شوێنە شوێنێک بووە سزا بووە بۆ خەڵک و ئەمڕۆ پێشەنگای تیاکرێتەوە و کولتوری نەتەوەیەکی تیادا دەرەخرێ. ئێمە وەکو ڕێکخراوی ڕۆشنایی دڵ تایبەت بە ناوینان خۆشحاڵی ئەمڕۆ کە لێرەین
مامۆستا تۆفیقی بەڕێز کە 20 ساڵ لەمەوە پێش لای ئێمە بۆ هاوکار بۆ بۆی کە فێری کاری دەستڕەنگینی مامکە و بەتابەتی خانمان فێری دەستی کاری دەستڕەنگینی بکە بۆی کە خانی داهاتی خوان بن و نابینا بتوانێت لەسەر پێی خۆی ڕاوەستێەوە بتوانێت شتی جوان دروستکە و ئەو جۆرە کارانەی کە ئەم پیاوە بەڕێزە کردوێتی لە 20 ساڵ لەمەوە پێشەوە هاوکار بۆ بە نابینا و ڕۆلی چاوی بینیەوە بە نابینا و ئەمڕۆژ ئەم پێشانگایەکە کراوەتەوە مەبەستی بووە کە داهاتەکەی بۆ ڕێکخراوی ڕۆشنایی نابینان و بۆ خزمەتی نابینان بێ کە ئەمەش کارێکی مرۆڤ دۆستانەی ئەوە کە بۆ ئەوەی بتوانێت هاوکار بێ بۆ نابینان چونکە خاون پێداویستەکان و نابینان ئەمڕۆ لە ژیانێکی تەنگان بەوەی کە ئەو کۆست بوو تەگەرا و کێشانەی کە ئەمڕۆ هەند زیانی خاون پێداویستەکانی زیاتر گردوێتەوە بۆی ئەم جۆرە کارانە کاکرێ و هاوکارێ بێ بە خاون پێداویستەکان و بە تایبەتی تر بە نابینان کارێکە پڕ لە خۆشەویستی پڕ لە بەخشین پڕ لە جوانی بۆی ئێمە سوپاسی هەموو ئەو جۆرە کەسان ناکەین کە ئەم هەستە مرۆڤایەتیان هەیە سوپاسی ئەو کەسایەتیان ناکەین کە هەمیشە ناخیان پڕە لە جوانی بۆ ئەوەی خزمەت بە خاون پێداویستی نابینان بکەن بەم جۆرە کار و پێشانگەیانە کە ئەمەش جۆرێکە لە جۆرەکانی مرۆڤ دۆستی و کاری جوان و پێشکەشکردنی هاوکاری بۆ نابینان ئەگەر خەڵکی لە بارودۆخێکی سەختا بن خاون پێداویستەکان لە سەختران و نابینان سەرخترین لەبەرەوەی کە کاتێک نابینا زانکۆش تاوەکە یاخۆ هەر ئیشەیە هەر کارێک بێوێ لە مۆڵێکە لە کارگەیەکە لە کۆمپانیاک بێ کارێکی پێمەند لەبەرەوەی کە کێشەی بینینی هەیە کە داواکارەکانی ڕەتەکرێتەوە ئەگەر دکتۆراش بێنی زۆرجار ماستەریش بێنی باوەڕتان بێ ینی هەمانە ماستەری خوێندووە تا ئەمڕۆ بێکارە بۆی کە کێشەی بینینی هەیە زۆرجار چاو بۆ بە هەموو شتێک لە ناو مۆڵ و کارگە و شوێنەکانە ئەگەر بڕیارێکە پێشتر هەبووە چەندین جار دووپاتمان کردێتەوە کە لە پارێزگا و ئەنجومەنی پارێزگا کە ئەو ماڵ و کارگە و کۆمپانیا و شوێنانی کە ئەکرێنەوە لە سەدا پێنجی خاون پێداویستەکان بن ئەو کاتە بێمنەت نابیناش و خاون پێداویستەکان کاریان دەسەکەیەوە خوان لەسەر پێ خوان ڕائەوەسن و ئەوخوان خاوەنی داهاتی خوانە بن و بەچان لە دەستی کەس نابێ ئەو کاتە دەستیان لە چاوی خەڵکە بێ بۆەوەی کە دەستڕەنگینی ئەوان و کارەکانی ئەوان خزمەتی کۆمەلگا و خزمەتی خوان و خێزانەکانی شەکەن ئەو کاتە سەربەزانە ئەژین و پێویست بەوە ناکە کە لە شوێنەکان و کارە خێرخوازەکانەوە هاوکاری بکرێن بەڵکو ئەوان ئەبن بە هاوکاری کۆمەلگا و ئەرگ نابن لەسەر کۆمەلگا. ئەم هونەرە هونەری میناتۆری پێوترێ بە زمانی ئینگلیزی بە کوردیانی هونەرە گچکەکان بە عەرەبی فەن المسەغەرات یعنی کارە وردیلەکانە ئەمانە ئەم هونەرە هونەرێکی تازە نییە هونەرێکی کۆنە و هونەرمەندان زۆر بایەخیان پێیاوە و تەنها لە شاری سلەیمانیشە ئەمە نەکراوە لە وڵاتانی ترا کراوە تەنانەت مێرەجان و فیستیڤاڵی جیهانیشی لەسەر کراوە لە هەشتاکانە فیستیڤاڵێکی گەورەی جیهانی لە فەڕەنسا کرا کە برادەرێکی خۆم لە فەنی هونەری سیرامیکە یەکەمی جیهان دەرچوو بچووکترین گۆزەی دروست کرد بوو کە لەسەر نووشی دەرزیەگەوەسا جا ئەوەی کە بەلای منەوەکو بیرۆکە هاتە پێشەوە بۆچی هەموو هونەرەکان میناتۆر هەیە بۆچی لە فەرش و مافورگەریشە میناتۆر نەبێ ئەم دە ساڵەی دوایم تەرخان کرد لە ژیانما کە دوایەوەی خانە نشین کرام لە کاری پیشەیی خۆم وتم با دەستکەم بەکاری میناتۆر و ئەگەر تەمەەن بوار بە پیشانگایە بکەمەوە سوپاس بۆخوا توانم ئەم پیشانگایە بکەمەوە و ئەگەر بینەران لێ ڕازی بن سوپاسیانەکەم بێگومان هەموو کارێک هیلاشی و ماندووبوونی هەیە شتی ورد هیلاکی زیاترە لە شتی گەورە ئێستا مەسەلەن فەرشێکی سێ بە چوار ڕەنگە دە کەس دانیشە لەسەری یان پێنج کەس دانیشە لەسەری یان حەو کەس دانیشە لەسەری ئەم کەسانە هەرێکە لە ئاسی خۆیەوە ئەو نەخشەی دروزەکە کە لە سەرێتی بەڵام ئەم هونەرە بچووکەی کە من خۆم کردومە بە نەخشەوە بە تەسمیمەوە بە تەنفیزەوە هەموو شتەکانی هەر هێنی خۆم بۆ خۆم تاوام کردو من ڕێکخراوی ڕۆشنای نابینایان زۆرم خۆشوێن بە تایبەتی سەرۆکی ڕێکخراوەکەیان کە عوسمان برارمە قازانجی ئەم پیشانگایم بۆ ئەوان بێ و وەکو ئەرچێکی بچووکی ئیسلامی و ئینسانی و نەتەوەی ئەمە یەکەم جارە لە کوردستانە فەرشی
کاری میناتۆری بکرێتەوە هی فەرش هیچی تر کراوەتەوە مەسەلەن مامۆسای ئیسماعیل خەیات و کاک نامیق و مەجموعەیەکی کە کردوانەتەوە کاری میناتۆریان کردوێتەوە بەڵام هی فەرش من ئەمە یەکەم کەسم کردومەتەوە وەڵڵاهی بۆ ئایندە ئەگەر چاوم ڕێگەبات ئەگەر تەمەەن ڕێگەبات ئەگەر تەندروستیم ڕێگەبات هیوادارم شانگایش تریش بکەم. زان لەگەڵ هاوکارانی دڵسۆزی ئێمە کە هەموو ڕۆژە لەگەڵتانین کۆمەڵە بڕکە و بابەتی ئەمڕۆی پامی ڕۆژمان پێشکەشکردن هیوادارین توانین بێتان کاتێکی باش و سوودێکی تەواو لە بەرنامەکە وەربگرن و بۆ بە جێگەی دڵی ئێوەدا بێت و خوا ئاگادارتان بێت و خواتان لەگەڵ خواتان لەگەڵ لامانە بن.